لێبێت لە خوانی جیازۆ ئەمڕۆ شیرینێکی ترتان بۆ ئامادەکەم. شیرینی ئەمڕۆمان بریتە لە چیزکێک. ئەزانم زۆرینەتان داوتان کردبوو و زۆریشتان حەز لێیە، منیش ئەمڕۆ دڵم نشکان و چیزکێکتان بۆ ئامادەکەم. طبعاً شیرینەکەی ئەمڕۆمان ئەو کەرستانەی کە پێویستمانە حتماً ئەبێ شوێنێک هەبێ بچین لێ بکڕێن. منیش ئەمڕۆ چوومەتە مارکێتێکی هەرە گەورە لە شاری هەولێر، ئەویش شەو مارکێتە. با بچینەوە ڕاپۆرتە ببینین کەرستەکانم لەوێ هەڵەگرم و بازاڕی خۆمەکە ئەگەڕێنەوە ناوستۆدیۆ. سڵاوتان لێبێت ئازیزان، من ئەمڕۆ هاتوومەتە شەو مارکێت بوو ئەوەی بازاڕی خۆم بکەم. ئێوە ئەزانن کە کاتێ شیرینی دروستەکەی حتمما پێویست بەوەی مارکێتێکی باش هەڵبژێری لەبەرەوەی شیرینی وەکو خواردن نییە. ئێوە ئەزانن شیرینی ئەو شتانەی کە تایەتی زۆر بەدەگمەن لە مارکێتەکان دەستەکەوێت. بۆیە منیش ئەمڕۆ شەو مارکێتم هەڵبژاردووە لەبەرەوەی هەموو براندەکان و هەموو مارکەکانی تێدایە. ئەمڕۆ هاتوومەتە شەو مارکێت کە ئەمە لقێکیانە لە لقەکانی هەولێر کە لەسەر ڕێگەی کەرکووکە بەرامبەر شوقەکانی 92 لقێکیشان لە شاری سلێمانی خۆشەویست هەیە. ئێستا پێکەوە چینە ژوورەوە و بیبینن ئەو براندانەی کە لێرە هەیە و ئەو شتانەی کە لێرە هەن چەند بە کوالیتی و چەند باشن وەکو خۆیان ناوی خۆیان بەخۆیان وڵە شەو مارکێت کوالیتی بەرز نرخی نزم. کاتە لەگەڵمانە. طبعاً ئەشیاکانم هەمووی نووسیوەتەوە لەسەر کاغەزێک، چونکە ئەزانن ئەگەر بێت و بیتە مارکێتێکی ئاوا گەورە وەکو شەو مارکێت سەر لێشێ ماشەڵڵا هەموو براندێک و هەموو شتێکی لێیە پێویستە بە وەرەقەیەک یاخود نۆتی مۆبایلەکە دەبێت هەموو شتەکانی لەسەر بنووسی بۆی سەر لە تێک نەچێت. پێویستمان بە زەیتە بێ، بە زەیت بێنین باشە. جا با بڕۆین شتەکانی تریش هەڵگرین. پێویستمان بە زبدەواتە کەرە ئەبێ، هێلکە، شەکر، کرێم، ڤانێلا، ئارد، ئەمانە هەمووی بۆ شیرینەکەمان گونجاوە. پێویستمان بە خومرە هەبێ باشە، ئەمە خومرەمان. پێویستمان بە سێریکان ئەوانە هەمووی زیینە و ئەو شتانەیە بۆ سەر دۆنەت و هەندێک شیرینی تر بەکارێنرێ، بۆی ئەوانە هەمووی ئەبە خۆشیان هاوتا کەپکێک، دۆنەت، ئەو شتانە هەمووی تێدایە. بە ئاوبەری پێویستمان بە ئاوێکی گوڵاوە بێت باشە. ئەمانە هەمووی ئەبێن لەبەرەوەی پێویستمان پێ و پێویستمان بە بادەمە بێت. بادەم دوو جۆری هەیە، ئەو جۆرە سپی، ئەو جۆرە قاوەیەی. سپیەکەیمان پێویست نییە، سپیەکەی زیاتر بۆ سەر برنجوانە، بۆ شیرینیەکە پێویستمان بۆیە. ئەوەش ئەنواع شیرین نییە، هەر جۆرێک هەر شتێک کە ئەتەوێت و پێویستە پێیەتی ئەتوانی بیکڕیت. من لێرە پێویستم بە پیکین پاودەر و ڤانێلایە. ئەمە پیکین پاودەر، ئەمە ڤانێلا باشە. ئەوەش هەڵەگرین. شکڵاتانە خۆشەویستان، زۆرێک شتان پرسی بوو هەم شکڵاتانە لەکوێ هەیە. ئەوە تا لە شەو مارکێت هەیە. ئەو دوو جۆرە شکڵاتەیە ئەیتوێنیتەوە بۆ سەر دۆنەت، بۆ سەر کەپکێک، بۆ سەر هەر شتێکە پێویستت پێیەتی لێرە هەیە. چیترمان پێویستە؟ کرێم شانتیمان پێویستە باشە. کرێم شانتی، ئەمە سپی، ئەمە قاوەیی، ئەوەش پرتەقاڵی، ئەوەش پەمەی باشە. ئەوەش ئەو پێویستمان بە شەربەت ئەبێ، بەڵام شەربەت ئەمانەنە، ئەوان جۆرەکانی تروی کە خۆ دەینگریتەوە ئەوانیش ئێستا هەڵەگرین. پێویستمان بە زەعفەرانە بێ بۆ شیرینیەکمە، دوای پێتانەوەرچیە بە زەعفەرانێکی شەڵگرین. شیری وشک پێویستمان پێبێ، دوودانە لە شیری وشکیش هەڵەگرین. و لەگەڵ قاوە، ئەمانە بابەتی قاون باشە. پێویستمان بە قاوە دوو جۆری هەیە، وازان گۆڵدنەکەی هەیە، زۆر قاوەیەکەی هەیە، هەردووکی هەڵەگرین لەبەرەوەی پێویستمان پێبێ بۆ هەندێک لە شیرینەکان. ئەمە شەربەتەکە بوو کەوتمان کاکە. لەم بەشەش هەر شتێکە تۆ دڵتەی خوازێ بۆ نانی بەیانی لێرە دەستەکەوێت، چ لە هێلکە بێت، چ لە پەنیر بێت، چ لە کرێمات بێت، لە هەر شتێکی تر بێت. طبعاً من پێویستم بە کرێمە بێت و لەگەڵ زبدە باشە کەرە. زبدەکەمان طبعاً ئێمە لەبەرەوەی شیرینی دروستەکەین پێویستمان بە زبدەیەکی بێخوێ. دوودانە زبدەی بێخوێ.
و پێویستیشمان بە هێلکە بێ هێلکەکە لێرۆ لێم دیارە ئەچماولەوە هێلکەکەی خۆم هەڵەگرم و دواتر ئەچین بۆ بەشی حسابات کاکە هێلکە بۆ شیرینی زۆر پێویستە کولی شیرینیەک هێلکەی هەر پێویستە بێت وانە واتە یەک تەبەق هێلکە هەڵەگری ماوەی بۆ سەرچوونەکەشی زۆری ماوە بەڵێ عزیزان وەکو بینیتان من بازاری خۆمم لە شەو مارکێت کرد کە زەنجیرە مارکێتێکە لە شاری هەولێری خۆشەویست هەیە بۆ ئەوانەی لە شاری سلێمانیشن هیچ خەمەخۆ لەوێش مارکێتێکی گەورەی شەو مارکێت کراوەتەوە کە ئەتوان بچن سەردانکەن هەرچی تانویست چ بۆ خواردن بێت چ بۆ شیرین بێ لەوێ دەستەکەوێت کاتە باسا دەست پێ بکەین شیرینەکەمان وتمان چیزکێکە ئەو شتانی کە پێویستمانە سەرەتا پێویستمان بە بسکویتە بێت طبعا من وەکو بینیتان لە شەو مارکێت هەمیم هەڵگرتووە بسکویتەکە تقریبان یەک پاکەتە ئەو بسکویتانەیە کە کاغەزەکەی کارتۆنەکەی ڕەنگێکی سوورە و لە هەمان کاتا ڕسمێکی جۆی لەسەرە من نامەوێت ببێتە ڕێکلامێک بۆی لێرەوە ناوەکەی ناڵم بەڵام دڵنیام خۆتان زیرەکن ئەزان کاماڵم ئەوە بسکویتەکەی من لە خەڵاتە ماوە بۆ ئەوەی هەمووی جوان ورد ببێ طبعا کە لە خڵاتەیە بۆ شێوەیە هەمووی جوان وردەبێت تقریبەنەها وەکو پۆدرەیەکی لێە ئێمە پێویستمان بەوەیەکە بۆ شێوازە بێ و لە هەمان کاتە پێویستمان بە زبدە یاخود کەرە ئەبێ کە ئەویش بۆ شێوازەی خیتە سەر ئاگر تا جوانەکوێتەوە دواتر ئەم دوانە تێکەڵەکەین و پێتانەڵم کە چی لەکەین و پاشەوە پێویستمان تقریبا ئێوازانن چیزکێک سێ بەشە بەشی یەکەمی بریتە لەو بسکویتە کە لەگەڵ ئەو زبدەیە تێکەڵ یەکەیت و لە ژێری قاڵبەکە دایانێ دووهەم دانا ئەم شتانەیە کە لە بەردەستمایە ئەویش چییە؟ یەک پەرداخ شەکر باشە دوو دانە هێلکە و من ئەمە تقریبا 200 گرام لە قشتەیە خامە کرێمیشی پێوترێت کرێمی شلی زیاتر پێوترێت توانی ئەوە بەکاربهێنی و ئەمەش پەنیرە پەنیری لابنا پەنیر ئەتوانی ئەمە 400 گرام بەکاربهێنی هەر خۆی لەسەر پاکەتەکە نووسراوە کە چەند گرامە ئەگە بۆ نمونە 200 بوو دوو دانە هەڵەگری ئەگەر 700یەکەت دەستکە و ئەوایکی بە چەند بەشێکە و 400کەی لێ دەرەکەی و ئاسانە ینی بۆ خۆتان بە ئاسانیەتوانن چەند غرامە چەند میلی گرامە چەند شتێکە و ئەتوانی بۆ خۆت بە ئاسانی لێکیان جیا بکەیتەوە و لە هەمان کاتە پێویستمان بە ئار دەبێ من سێ کەوچکی خواردن ئارد بەکارێنم ئاردەکە زۆر بەکار ناهێنی زیاتر تەرکیزمان ئێمە لەسەر ئەو پەنیرەیە و لەگەڵ ئەو خامەیە کە هەمانە و پێویستمان بە یەک کەوچکی خواردن لە ئاوی لیمۆ ئەبێت و هەروەها لیمۆش بە هەمان شێوە پێویستمان پێبێت لە ڕندەی بێواتە توێکڵەکەیمان پێویستە و لە هەمان کاتە پێویستیشمان بە ڤانێلا ئەبێ یەکی سە ڤانێلا وتمان یەک کەوچکی خواردن ئاوی لیمۆ و تقریبا نیو لەتی لیمۆیەکیش لە ڕندە ئەی توێکڵەکەی پێویستمان پێێتی و ئەمەش ئەوانەیە بەشی سێمان پێویستمان بە شەکرە بێ بە نیشاستا بە هەمان شێو ئەوە جارێ بە بەشی یەکەم و دووەم تاوکەین سێمیش ئینشاءڵڵا ئەیشتان پێڵێن ئەمە تۆزە لەوانەیە ڤیدۆکە تۆزە درێژ بکێشیان درێژە بکێشە تۆزێ کاتی ئەوێ لە بەروی سێ بەشە بۆیە وردە شتەکانمان چاکەکەین سەرەتا با لە بسکویتەکە و زبدەکەەوە دەست پێ بکەین بسمیلله طبعا ئەمە هەمووی جوان تێکەڵ بکە بزانە چەنی پێویستە من یەک پاکەت بەکارم هێناوە لە ئەو بسکویتەی کەوتم و هەروەها تقریبا 100 گرام لە زبدەش باشە ئەمە هەموو یەبێ جوان تێکەڵ بکەی بۆ ئەوەی هەموو ئەو بسکویتەی کە هەمانە بەشی وشکی تێدا نەمێنێ هەمووی ببێ بە شێوەیەکی تەڕواتە زبدەکە بە هەموو لایەکی ئەو بسکویتەیە بڵاو بێتەوە بەو شێوازە من بۆیە لێرە بسکویتەکەم لە خەڵاتەنە لە بەروی دیسان کاتیەوێ بۆیە من ئەمەیە زۆر کات قازان بکەم لەبەرەوەیە هەوڵێم شتەکان هەمووی بە حازر کراوی لێرە دابنێم و بۆ ئێوەی ئازیزی بخەمەڕۆ بە ئەمە لابم بەڵێ ئازیزان ئەوە بۆ شێوازە و ئێستا ئەو بسکویتەی کە هەمانە من ئەم قاڵبانە بەکارێنم بە پیشانتان بم ئەم قاڵبە دوو بەشە ئەم بەشەی هەیە و لەگەڵ ئەم بەشەی کە ئەمە لێرەوە نیشانتان بم
لێرەوە لی ئەەکەیتەوە بەشی خوارەوەی لێ ئەبێتەوە بۆ چیسکێک و بۆ هەنێ جۆری کێک زۆر بە ئاسانی توانی بەشی خوارە و سەرۆ لە یەکتر جیا بکەیتەوە و ئەمەشیم لە ژێرا داناوە بۆ ئەوەی زۆر گەرمی نەگا بە ئەو کێکی کە هەمانە بۆیە ئەو بەشەم لە ژێری داخستەوە ئەمەش جوان ئەکەینە ناو طبعا ئەمە لەبەرەوەی قاڵبەکە بچووکە ئەتوانی کەمتریش بەکاربێنی و ئەشتوانی حەزت لە بسکویتەکە زیاتر بێ ئەتوانی زیاتر بەکاربێنی واتە بە دڵی خۆتان بەشەی طبعا ئەو کاتە کە کەمتر بەکاربێنی هەم بسکویتەکە کەمە بێتەوە هەمیش زبدەکە کەمە بێتەوە بۆی ئاگادار بن ئەما بێت جوان بە کەوچکێک ئاوا هەمووی یەک هاوسەنگ بکەیت واتە بەرزی و نزمی تێدا نەمێنێ و دووەمیش بسکویتە لەت نەبوو و دووەمیش زەختی لێ بکەیت پان بێتەوە بۆ ئەوەی هەمووی بەیەکدا بنووسێن چونکە پێویستمان پێیەتی کە ئەمە وەکویەک بێ ئەتوانی کەوچکەکەت لابەی ئەگەر دەستت نینۆکت نییە و نینۆکت خاوێنە و دەست و پلە خاوێنە بە سەری پەنجەت زەخت لە ئەو هەویرە بکەیت کە هەمانە کە ئێمە هەویرەکەمان بسکویتە زیاتر بەو شێوازە تا زیاتر زەختی لێ بکەی باشتر شتەکان یەکترەگرن و باشترە کە بەو شێوازە بێ من ئەمە هەمووی بە تەواتی پان بکەمەوە ئەنجا نیشانی ئێوەی بدەم بۆ ئەوەی نەوەک لێم بڕێژێ یا خۆت جوان پانم نەکرد بێتەوە ئیزعاج بێ سێریکەن ئەوە بۆ شێوازە دەرچوو هەمووی بۆ شێوازە بە سەری پەنجەت زەختەکەی لەسەر بسکویتەکە بۆ ئەوەی هەمووی بۆ شێوازە بۆستێ هەوڵ بدە کە بەرزی و نزمی تێدا نەبێ بۆ ئەوەی هەمووی جوان بڵاو بێتەوە بۆ شێوازە ئێستا واز لە مەعێنی ئەکەینە ناو سەلاجەوە باشە ئەمە بیکەنە ناو سەلاجەکەمان لی گەڕین تا بۆ خۆی تۆزێک خۆیەگرێ ئەنجا ئێستا پێویستمان بە بەشی دووەمی کرێمەکەمانە بە ئەمەش خانەکەینەوە بەشی دووەمی کرێمەکەمان بریتیە لە چی ئەمە ئەهێنین باشە پێویستمان بە دوو دانە هێلکە ئەبێ طبعا لەوانەیە ئێستا زۆری نەتان بڵێن چاسخان ئەمە چێ لێرە دانەوە هەرە و بسکویتەیە دامنەوە لەبەروی زبدەکەی کەمترم تێکردە بوو بۆیە هەوڵم ماکە بسکویتەکە هەندێکی لا ببم چکە قاڵبەکەم بچووکە لەبەرەوە حەزم نەکرد زۆر زەخت بکەمە سەر قاڵبەکەم ئێستا پێویستمان بە مەکینە ئەبێ مەکینەی میکسەر ئەو شێوازە ئێستا ئەوە وەکو بینیتان دوو هێلکە بوو ڤانێلاکە یەکسەر لەگەڵ هێلکەکە تێکەڵیکە بۆ ئەوەی بۆن سارد نێت بە هیچ شێوەیەک ئەمە تێکەڵەکەم لەبەرەوەی قسە ناکەم تۆزە دەنگی ناخۆشە و یەک پەرداخ شەکر وردە لە بەردام خۆتانە بیبینن کە من بۆی زیادەکەم ئازیزانم وەکو بینیتان بەو شێوازە هەموو شتەکانمان تێکەڵ کرد و ئێستا پێویستمان بە شتەکانی ترە کە بۆی زیاد بکەین وەکووتم پێویستمان بە توێکڵی لیمۆکەمانە بێ و پێویستمان بە ئاوی لیمۆگەرنی و بێ یاخود کەوچکێکی خواردن بێ ئەمە بە تامی لیمۆیە دروستەکەین بۆیە لیمۆم تێکرد و ئاگادار بن و ئەمەش خامەکە یاخود قشتەکەمانە ئەمانە هەمووی بەسەرێکا تێکەڵکە یاین پاش و پێشیکەی هیچ جیاوازیەکی نییە ئەمەش پەنیرەکەمانە وان پەنیری لابنە شێوازە ئەمە هەندێک تێکەڵەکەم ئەنجا دواتر ئاردەکەی بۆ زیادەکەم
ئازیزان ئەوە هەموو کەرەسەکانمان تێکەڵ کرد ئێستاش وتمان سێ کەوچکی خواردن ئاردی بۆ زیاد دەکەین واتە با لە سێ کەوچک زیاتر نەبێ ئەمیش جوان تێکەڵکە وەکو بینیتان ئێمە بەشەکەی تر کە لە سێ بەش پێکاتەوە بەشی یەکەم و ئەمە دووەمە سێمیشمان ماوە یەکەمەکەی لە ناو سەلاجەیە ئەوەی هێنینە دەرەوە بەشی دووەم یەکەینە سەر و دواتر ئەکەینە ناو فڕنەوە ئێستاش پێتانەڵم کە شێوازی کردنە ناو فڕنەکەی چۆنش چکە جیاوازەمە وەکو کێبنی هەر ئاوا بە سادەی بیکەیتە ناو فڕنەوە. بەڵێ خۆشەویستانم وەکو بینیتان ئێستا ئەمە هەموو کەرەستەکان بوو تێکەڵمان کرد بەشی دووەمێتی ئەوەی تریان کە لە ناو سەلاجەکەیە ئێمە ئەیهێنینە دەرێ و هەموو ئەوەندەی بۆ زیاد دەکەین شێوازە بەس من کۆچکێکم هەیە طبعاً سێریکە ئەمە کرێمەکەمانە هەمووی جوان بەو شێوازە بڵاوکەرەوە بۆ ئەوەی هیچ تۆپەڵەیەکی تێدا نەمێنێ بزانی هەمووی تەواوە ئەگەر زانی تۆپەڵی تێدامەوە ئەتوانێت تەزێکی تر دیسان بە میکسەر لێکی بیتەوە. ئێستا بەشی دووەممان ئەکەینە ناو قاڵبەکەمان شێوازە هەندێک بڵاوی کەرەوە بۆ ئەوەی هەمووی هاوسەنگ بێ هەوڵ بدە بەرزی نزمی تێدا نەبێ بۆ ئەوی لایەکی بەرز نەبێتەوە لایەکی نزم بێ بۆ ئاگاداری فڕنەکەشتان بن شکە زۆربەی کاتۆ پرسیارم بۆ یەڵەن چێوازخان ئێمە کێکمان لایەکی بەرزە بێتەوە لایەکی نزمە بێتەوە هۆکاری سەرەکی ئەوەیە یەک کەشتەکانت جوان بڵاو نەکردوێتەوە واتە هەندێک جارکە تۆ پیکین پاودەرت تێ کردووە لە شوێنێکا پیکین پاودەرەکە زیاتری تیاماوەتەوە واد لێ نەکردووە کە بە تەواوەتی هەمووی تێکەڵی ناو گیراوەکە بێ بۆیە لایەک بەرزە بێ لایەک نزمە بێ ئەمە یەکەم دوو هەمدانە هۆکارەوەی کە تۆ فڕنەکەت بەپێی پێویست نییە سێری فڕنەکەتکە یعنی بە چاوت سێری کە بزانە ڕێکە یان ناگەر زانیت ڕێک نییە هاوسەنگ نییە ئەو کاتە تۆ چی ئەەکەی لە ژێری ئۆتۆماتیکیان هەندێکی هەیەیان تایی هەیە بای ئەدەی بۆ ئەوەی بەرز و نزم بێ یان هەیە تۆزێک بەرزیەکەیتەوە پارچێت کارتۆن بێ تەختە بێیان شتێک بێ ئەیکەیتە ژێری بۆ ئەوەی هەندێک بەرز بێتەوە بۆیە ئاگاداری ئەو دوو خاڵە بن هۆکاری سەرەکی ئەوەیە کە تۆ کێکەکەت جوان بەرز نابێت تۆشتەنەمە کێک نییە لەبەری پیکین پاودەری تێدانە ئەمە چۆن دای بنەی ئاوا بۆ شێوازە خۆیەگرێ و ئەمێنێتەوە. ئازیزانم ئەوە بۆ شێوازە دەرچوو اینجا ئێستا ئێمە پێویستمان بەوەی بکەینە ناو فڕنەوە فڕنەکەت لە 160 دەرەجە نابێت زیاتر بێ و دووەم شت دوو پەرداخی ئاوە لە پاڵ ئەمەیە بۆ نمونە ئەمە ناکەیتە ناو فڕن ئێمە من زۆربەی کات دەگەر بینی بێتان من کاتێکە ئەم جۆرە شیرینیانە دروست دەکەم بمێ بە هەڵمی ئاو ببێت پێویستەیە ئاوەکە لە ژێری بێت یاخود لەلایە دای بنێ ئێستا ئێمەش پێویستمان بەوەیە کە ئاوەکە لە لای هەردووکی بۆ نمونە دوو پەرداخدانم یا سێ پەرداخ بە دڵی خۆتە لەسەر سینیەکە با من بێنم بۆی وازەحتر بێلاتان. ئازیزان سێرکە بۆ نمونە ئێستا من ئەم سینیم هێناوە ئەم سینیە بۆ شێوازەتدا ئەنەی وەکوتم یا پەرداخێکی ئاوەدا ئەنەی ئاوەکەیتە ناوی دوو دانەیەک یاخود ئەم قاپانە لە پاڵیا دوو دانە ئاو ئەەکەیتە ناوی ئاوی احتیادی واتەوە ئاوی بەنوعایە شەرنی ئاوی تر بەکاربێنی هیچ جیاوازی نییە دای ئەنێت و ئەمە ئەەکەیتە ناو فڕنەکەت 160 دەرەجە و بەشی ژێرەوەی فڕنەکەت داگرسێنی بەشی سەرەوەی بە هیچ شێوەیەک داناگرسێنی لێ گەڕێی تا بە هەڵمی ئاوەکە و بە گەرمی ناو فڕنەکە ئەم چیسکەکەمان ئەبێت و دواتر پێویستمان بە بەشی سێمە بە ئەمە بکەینە ناو فڕنەوە تقریباً 45 خولەک بۆیە کاتژمێری ئەوێت تا بە احتیادی خۆی ئەبرژێت ئەنجا دواتر بەشی سێمی بۆ دروست دەکەین. ئازیزانم وەکولێتان دیارە بەشی سێمی چیسکێکەکە ئامادەکەین طبعاً ئێوازانن کێکەکەمان برژاند
بەشی یەکەم و دووەمەکەی کە پێویستە 6 خولەک واتە 1 سەعات لەناو فڕنابێت کە بە پلەی 160 دای ئەنێن. ئەو کەرەسانی کە ئێستا پێویستمانە بۆ بەشی دووەممان سێممان عەفو چیمان پێویستە؟ پێویستمان بە نیشاستە یەک کەوچکی خواردن باشە و لە هەمان کاتە یەک کەوچک و نیوی خواردن شەکر وە کیسەیەک ڤانیلا و هەروەها ئاوی لیمۆ نیو ئاوی لیمۆواتە نیوی ئەەکەینە ناو ئەمە نیویش بۆ بەشەکەی تر بوو کە کردمان لەگەڵ یەکێکە بە سەرکارەکەی ترکم اینجا ئاوەکە یەکدانە هێلکە بە سپێنە و زەربیان نەشەوە باشە و یەک پەرداخ ئاوی ئاسایش ئەمە تۆزێک تێکەڵەکەین بۆی هێلکەکە جوان پشڵەکە ئێستا ئەماکەینە سەر ئاگر بۆ ئەوەی هەمووی جوان جوان خەست بێتەوە کە خەست بووەوە ئەیکەین بەسەر چیزکێکەکەمانە و دواتر لێ یەگەڕێن تقریبان بۆ 2 سەعات 3 سەعات تا جوان جوان سار دەبێتەوە چونکە ئەگەر سارد نەبێتەوە بەش یەکەم و دووەمی لەوانەیە مشکلت بۆ دروستکە کێکەکە کە پارچە پارچەکەی ناشرین بێ بۆیە هەوڵ بدە کە جوان جوان سار بێتەوە ئەنجا و کاتە لەتی بکە و نەشی بێت. تقریبا ئەمە چەند خولەکێکێوێ لەسەر ئاگر تا جوان خەستە بێتەوە وەکو مەحەلەبیەکی لێت بۆ شێوازە خەستە بێتەوە دواترێکی بەسەر بەش یەکەم و دووەمی چیزکێکەکەمانە و لێگەڕێت تا جوان سار دەبێتەوە ئیترەوە کاتە ئەتوانی نوشی گیانەکەیت ڕازانەوەکەشی بە دڵی خۆتەتوانی لیمۆ قاشقاشکەی بیکێ بەسەریا و لەگەڵ هەندێک فستق و ئەگەر حەزت لێ بوو ئەتوانی هەندێشتی سوور وەکو فراولە وەکو توت ئەو شتانە ئەتوانی لەسەری داینێت. ئازیزان وەکو بینیتە سێریکەن بەو شێوازە جوان جوان کرێمەکەمان خەست بۆ و ئێستاش پێویستمانە بیکەین بەسەر کێکەکەمانە باشە سێریکەم بە هێواشی بە هەموو لایەکی کێکەکەمانە بڵاوەکەینەوە. هاوسەنگێکین بۆ ئەوەی بەرز و نزمی زۆر تێدا نەبێ و ئێستا ئەمە چیزکێکەکەمان لێگەڕین ئەیکەینە ناو سەلاجە تا بۆ خۆی جوان جوان هەستەکەی ئەو هەڵاو و شتەی نامێنێ و دەستی لێدەی هەمووی جوان سارد بۆتەوە ئەو کاتاتوانی بیهێنیتە دەرەوە کوتم ئەتوانی بیڕازێنیتەوە چ بە فستق بێ چ بە توت بێ یاخود فراولا بێ یاخود بە لیمۆ بێ بەڵام مادەم بە لیمۆیە توت و فراولاکە بەکارمێنە بەڵام تو دەتوانی بەکاربێنی وە قاشە لیمۆیەک لەت بکە و بیکەسەری و لەگەڵ هەندێک فستقی هاڕاو یاخود فستقە دانکەکانەوەی کە بۆ بە دووسێ پارچە و توانی ئەوانشی تێ بکەی بە دڵی خۆتە ئێستا یکەنە ناو سەلاجە و دواتر نیشانتانەدەم لەگەڵم. بەڵێ ئازیزان وەکو بینیتان ئەوە هەرسێ بەشەکەی چیزکێکەکەمان چیزکێکێکی زۆر جوان دەرچەوە دنیاشم تامەکەی زۆر زۆر خۆشە و لێرە لیمۆ و هەند ڕۆها فستقی هاڕاومان داناوە ئەنجا بۆ دیزاینەکەی بە دڵی خۆتە هەر جۆرێک کە ئەیکەیت بۆ شێوازە ئەتوانی حسابی ئەوە بکەی کە قاشیەکەی باشە بۆیە بۆ شێوازە دایانم. تقریبان ئەگە بتێ بە گەورەی قاشەکانی بزنی ئەتوانم بڵێم 3 قاشی 5 قاشی گەورەی لێ دەرەچەنێک 3 قاش ئەفوان بۆ شێوەیە سێریکەن و ئێستاش چ فستقی هاڕاو بێت چ فستقە دەنکەکان بێ ئەتوانی هەردووکی دانی لە پاڵێ
لێکە تۆڵی کاڕەوە ئەنجا ئەوە چیزکێکەکەمان هیوادارم سوودتان لێ بینی بێ و شتێکی خۆش بەتام و ئەتوانم بڵم تۆزە کاتی زیاترەوێ لە چاو شیرینیەکانی تراکە دروستیەکەم بەڵام بەڕاستی شانی ئەوەیە کە تاقی بکەنەوە چونکە زۆر بەتامە زۆر خۆشە. ئەتوانن چەناڵی یوتیوبم ئالێرەیە سبسکرایب بکەن بۆ ئەوەی بێبەش نەبن لەو خواردن شیرینیانەی لە خوانی چیاز دروستیەکەم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک هەر شاد بن.